کەسانی کە لە تەکلیف شارەزان خاوەنی تێزی وردن و دەتوانن پێشهات و ڕووداوە سیاسیەکانی ئایندەی کۆمەڵگاکەیان بکەن. بۆیە زۆر جار تەحلیلی ڕووداوەکانی مامۆستا بۆ دەجێڕمەوە کە لە تەکلیف زۆر شارەزایە. من بەش بە حاڵی خۆم لەوانەیە خوێنەرێکی زۆر باش نەبم، بەڵام زۆر بیر دەکەمەوە، وەکو مەحوی دەڵێ شکوت مەحوی تێدەگات دنیا خەراباتە، یان مامۆستا هەمنی شاعیر زۆر جار وشیاری بە ئیبتیلا باسەکە. ئەوەکان ئاگاداری نەزەریەکەی ئەینشتاینن باسی قووەی تەخەیول دەکات لە صناعەتی مستەقبەل. پێویستمان بە خەڵکی بیرمەندە زۆر بیر بکاتەوە، وەسفێکی دەقیقی سۆسیۆلۆژی کۆمەڵگای کوردیمان بۆ بکات، بۆ وامان لێ هات. کاتێک دەچین تاریخ دەخوێنینەوە نمونەی خراپمان هەیە و نمونەی باشمان هەیە، لە بەرامبەردا نمونەی زۆر باشمان هەیە، لە بەرامبەردا نمونەی زۆر زۆر خراپمان هەیە. بابین تحلیل ئەو ڕووداوانە بکەین بۆ بێرەگەیشتین، کەواتە ئەطواری جیاواز، ئەشکاڵی جیاواز و قساری جیاواز بە تەریخی بەشەریەتەوە دیارە. بۆ مرۆڤ گەیشتۆتە ئەو قۆناغا هەمومان لەگەڵ برادران متفقین لەسەرەوەی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان فەشەلی هێناوە، بەڵام هەمومان لە زاویەی جیاواز دەین تحلیل ڕووداوەکان دەکەین. ئەگەر لە سەرانی ئەحزابی فەرمانڕەوا بپرسین، ئەوانیش لەگەڵ ئێمە متفقن کە هەڵە و عەیب و عارمان زۆرن. لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بە دەرەجات و نیمرەی جیاواز، خەڵکە ئەکادمیکە، خەڵکە ڕەشوڕووتی ناوبازە، هەمومان لە خاڵێکدا هاوبەشین کە پێمان وایە خەلەل و کەموکڕیمان زۆرن. بەڵام بۆ نوقتەی ئینتەڵاق لەکوێوە دەست پێ بکەین، خەلەلەکانمان چین، بەداخەوە تا ئێستا نەمانتوانیوە خاڵ بخەینە سەر پیتەکە. ئەوەی کە دەگوترێت بمبورن، ئەگەر لە دەرەوەی ئەدەبیات قسەکردن بێت، لە کوردەواری مستەڵاحێکەیە، چونکە زمانی کوردی زۆر دەقیقە، کاتێک دەسەواژەیە بەکاردێنێن وی لە شوێنی خۆی بەکاردێنێت. شتێک هەیە لە ئەدەبیاتی کوردی دەڵێن کاوێش. ئەوەی کە ئێمە دەگوترێت زۆر دەگوترێت، زۆر دەنووسرێت، دیبەیت زۆر دەکرێت، لە کەناڵەکانی ڕاگەیاندن نووسەر و ڕۆژنامەنووس و ڕووناکبیری زۆر گەورە بانگ دەکرێت لەسەر خەلەلەکانی حکومڕانی کوردی. زۆرمان خستۆتە ڕوو، بەڵام کەم بەرهەمەکەی دەبینین. بەداخەوە بەش بە حاڵی خۆم لە وەسفکردنی موجتەمەعی کوردی گەیشتومە عینی یەقین ئەوەی کە دەگوترێت هەمووی کاوێژە. تەرژینێکی قایم بێت پیاوە گەورەکان کە بەسەڵماتی تەکسیریان هەیە لەسەر مەسائلی تاریخ چۆن معالەزەی ئەو قەزەیانیان کردووە. کاتێک دێی سەیری نیزامی ئیسلامیەکەی، یەکێک لەو نەقدە گەورانەی کە لە فکری دینی دەگیرێت ئەوەیە کە لە شەریعەتی ئیسلامی معالەزەی نظامی کۆیلایەتی نەکراوە بە نەس، لە قورئان و فەرمودەکانی پێغەمبەر نەهاتووە تەحریمی عبودیەتی مجتەمەعی عەرەبی جاهیلی بکات. تا ئێستاش کۆمەڵێک ئەحزاب و کۆمەڵێک ڕەوتی متەطەڕیب کە دێن کە ممارەسەی دینەکەن لەوانەیە ممارەسەی هەمان شت دەکەنەوە. بەڵام دکتۆر مستەفا زەڵمی لە ئەخیری تەمەنی خۆی شتێکی زۆر جوانی نووسی بە ناوی تەجفیف ڕەواتیب العبودیە فی الئیسلام. پیاوە گەورەکان کە دێن معالەزەی نظامی مجتەمەعێکی فاسی بکەن، یەکەم نوقتە دێن سەرچاوەکانی دروستبوونی خەلەلەکان وشکەکەن. تۆ هەر بڵێ، هەر بنووسە، هەر تێز بخەڕوو کە نەتوانی سەرچاوەکانی دروستبوونی ئەو حاڵەتانە وشکەی، کەواتە ئەسبابی تەغزیی عەکسی زۆر سنووردارە. یەکەم هەنگاوی چاکسازی کۆمەڵایەتی دەبێت لەکوێوە دەست پێ بکات؟ سەرچاوەکانی بە هەدەردانی داهاتی نیشتیمانی، سەرچاوەکانی دروستبوونی خەلەلەکانی ڕابردوومان هەبێت سەر بکەین. لێرەوە ئیستیطرادێک وەرەگرم، یعنی زۆر قسە لەسەر مەرحەلەی ئینتقالی دەکرێت، مەرحەلەی ڕاگوزەر. دەبێت نمونەیەکی خۆشتان بۆ بژاڕمەوە لەسەرەوە، دوای دێمە سەرەوە. من خۆشحاڵم لە شاری قەسر و شارستەی قەسر و ناوچەی باڵەکایەتی کۆمەڵێک گەنجی خوێندنەری بە تەرکیز دروست بووە. ئەمڕۆ قسەی زۆر جوان سەرنجی زۆر وردم گوێ لێبوو. بیرمە لە ناوەڕاستی نەوەتەکان بەشێک لەو هاوڕانەی لێرەن، ئەزان نەشەتی منداڵی و گەشەی منداڵی من لێرە بووە. بیرمە کە لە مەکتەب بووین زۆر جار کۆمەڵێک منداڵ کۆ دەبوونەوە، دەیان بۆ ئەوڕۆ دوای ڕۆژ شەڕەبەر بەردەقانیان هەر لەگەڵ خۆمان قسەی کاکیانیمان دەکرد، پڕگاری شەڕمان دەکرد. شەو بەشێکی زۆری منداڵەکان بەردەقانیان پێ بوو بەسەری شکاوە دەچوونەوە. کاتێک ئیبن خەلدون باسی مەرحەلەی ئینتقالەکە لە مەرحەلەی شاخ یا دەشت بۆ مەرحەلەی شارستانیەت،
قۆناغی زۆر گرنگیەکە دەبێت لە مەرحەلەی انتقالی تا ئێستا قۆناغی ڕاگوزەر کە لە ئەدەبیاتی سیاسی کوردی بەکاردێت وەکو چەمک بەکارهێنرا وەکو دەسەواژە، بەڵام وەکو ناوەڕۆک تا ئێستا لە مەرحەلەی انتقالی تێنەگەیشتووین. لە دوای ساڵی 1992 کە هاوکات لەگەڵ ڕاپەڕینی مەزنەکەی کۆمەڵانی خۆشی کوردستان تا ئەو لەحظە ئێمە پێمان نەناوەتە مەرحەلەی انتقالی. ئومێدوارم لەگەڵ جەنابی مامۆستا ئەفەرێ دەخەمە بەردەستی ئەگەر بتوانین ڕەشنووسێک حازر بکەین لەسەرەوەی وەکو معالەزەیەک بۆ وەزع ڕاهێنی ئێستا چۆن بتوانین حاڵەتێک دروست بکەین سەرکردایەتی سیاسی کورد بە هەموو لایەنە سیاسیەکان تعالوا إلى كلمة سواء بتوانین قۆناغی من مەرحەلەی انتقالی دیاری بکەین. جەنابی مامۆستا لە تاریخ زۆر شارەزایە باسی ئیتحادی سۆڤیەتی کرد. وڵاتێکی وەکو ئیستۆنیا کە لە ساڵی 1991 ئیستقلالیەتی خۆی وەرگرت هاوکاتە لەگەڵ ڕاپەڕینی مەزنەکەی کۆمەڵانی خۆشی کوردستان، بڕۆ لە گۆگڵ سێرچ کە بزانن ئێستا ئیستۆنیا لە خاریتەی عالەم، لە نەخشەی عالەم، لە نەخشەی اقتصادی عالەم لەکوێیە. من ساڵی 2009 مامۆستا بووم لە زانکۆی کۆیە، یادداشتێکی مامۆستایەکی فینلەندیم بینی کە سەرۆکی زانکۆی کۆی ئەو کاتگەیشتاندنی پێکرد بوو، یادداشتێکی داوە کە سەرۆکی زانکۆ دەڵێ باسی ئیستۆنیا دەکات. دەڵێ جەنابی سەرۆکی زانکۆ، من مامۆستایەکی فینلەندیم کە ئیستۆنیا ساڵی 1991 ئیستقلالیەتی خۆی وەرگرت، یەکەم ئیش کە کردیان زانکۆکانیان ڕاستپارد بۆی کە تێزی باش و گرنگ بخەنە بەردەستی حکومەت چی بکەین بۆی کۆمەلگا پێشڵێن، بەڵام بەداخەوە لە کۆمەلگای کوردی نابین. بۆیە تا ئێستا ئێمە پێمان نەناوەت قۆناغی ڕاگوزەری انتقالی لە مەرحەلەی دەشتەچی و شاخ بۆ مەرحەلەی شارستانیەت و دەوڵەتداری و حکومڕانی. ئەوەی کە قسە و باسی لە بارەوە بکەین بە پێویستی دەزانم پرسیارەکە ئەوەیە بۆ بێت ئێرە گەیشتین. ئەمە لە ئەدەبیاتی ئیسلامی لە فکری دینی قەناعەتێکمان هەیە دەڵێن كل مولود يولد على الفطرة، هەموو کەسێک بەباشی لەدایکە بێت. نەزەریات زۆرە لەسەر شخصیەتی مزرین ئینسان بۆ دەبێتە کەسایەتیش تاوانبار. ئایا گەشەی کۆمەڵایەتیە لە خودی خۆی تاوانبارە؟ طبعا ناچینە ناقزمە ناو باس و بواسە، بەڵام ئەوەی کە قسەی سەرەکیی ئینسان پاکە خۆی. خوای گەورە دەفەرمێ وهەدەیناهم النەجدەین، هەر دوو ڕێگاکەی نیشان داوین. دوو ڕێگەمان لە پێشە لە ناو سیستەمی حکومڕانی بەڕێوەبردننی وڵات، یا حکمێکی ڕەشیدی یا حکمێکی سەفیهی. لە ئەدەبیاتی کوردی زۆر جار کە باسی پیاویشی بەغیرەت و بەشەهامەتیان کردیان بۆ پیاویشی ڕەشیدە. زۆر گەڕاوم کە باسی خەسائیس و ڕەکائیزی حکمی ڕەشید دەکرێت، گەڕام بە دوای ئەوەی کە کەلیمەیەکی هاوشێوە و هاومەعنای بۆ بدۆزمەوە لە ئەدەبیاتی کوردی. شتێکی ئەوتۆم نەدۆزیەوە، بەڵام لە عەرەبی مقارنەم بۆوە کرد شتێک هەیە لە شەریعەتی ئیسلامی لە قانونی مەدەنیش تەشریع کراوە، پێی دەگوترێت سەفیه. سەفیه بە کەسێک دەگوترێت کە تەسەڕوفاتی ئیداری و مالی ناهاوسەنگ بێت. دەڵێ کاتێک سەرمێنرا لە مەحکەمە کە فڵان کەس لە هەنگاوە مالی و داراییەکانی کەسێکی هاوسەنگ نییە، یعنی خاوەن ڕاوێژێکی دروست نییە، محکمە حکم دەکات بە سەفاهەتی ئەو کەسە، حجری لەسەردادەندرێت، واتە قەدەغە دەکرێت لە تەسەڕوفکردن بە ئەموالی و کەسێک بە وەسیدادەندرێت بۆی سەرپەرشتی ماڵ و منداڵی بۆ بکات. ئەگەر حکمێک ڕەشید نەبوو یعنی سەفیهە. ئایا حکومەتی هەرێم ڕەشیدە یا سەفیهە؟ بۆ ئێوەی بزیدەڵ. ابن خلدون قسەیەکی زۆر جوان دەکات، دەڵێ فإن انتشار الفساد في المجتمع يدفع بعامة الناس إلى مهاوي الفقر. زۆر دقیقە بەڕێزم، زۆر تەئسیرم بە شخصیەتی ابن خلدون. کۆمەڵناسێکی زۆر گەورەیە. دەڵێ هەر کاتێک فەساد لەناو کۆمەلگا بڵاو بۆ سێشت دروست دەبێت. يدفع بعامة الناس إلى مهاوي الفقر. عامەی خەڵک دووساری چ دەبێتەوە؟ هەژاری. ناتوانن ولا يستطيعون مقتضيات حياتهم. دەڵێن ناتوانن پێداویستیەکانی ژیانی خۆیان دابین بکەن. لە ئەخیری فەقەڕەکەشی دەڵێت ويعد رسخا، رسخ لە زمانی عەرەبی بە معنای درز دێت،
بڵاوبوونەوەی فەساد و بەرپێنەگرتنی سەرەتای درزێکی گەورەیە لە حەزاڕاتی ئومەم نەک لە دەوڵەتێکی دیسکە نەک لە قەوارەیەکی دیسکە و حیزبێکی دیسکە وەکو ئەحزابی کوردستان بۆیە چارەسەر نەکردنی گەندەڵی سەرەتای ڕوخان و داڕمانێکی زۆر گەورەیە ئەوەی کە مامۆستا باسی کرد لە تەصنیفی مجتەمع و طبقاتی مجتەمع کۆمەلگا دابەش بۆتە سەر دوو بەرە دەبێت تەنها دوو ئیزافە بکەمە سەرەوە ئەو بەشەی کە پێمان وایە سەتا بیستە طبعاً لەو سەتا بیستەش دەرەجات هەیە ئەوانی شەویان زاڵم نین بەڵام دکتۆر عەلی شەریعەتی دەڵێت دەیمومەی هەموو دەسەڵاتێکی زاڵم دوو ڕەکیزەی ئەساسیە بەردەوامبوونی هەموو دەسەڵاتێکی زاڵم لەسەر دوو کۆڵەکەی ئەساسی وەستاوە نخبەیەکی خائین لەگەڵ میلەتێکی ناوشیان ئەوەی کە جەنابی مامۆستاکارۆک باسی کرد پەروەردەی سیاسی زۆر گرنگە بەڵام دێمە سەر ئەوەی چۆن پەروەردەی سیاسی پێی لێرە میکانیزمەکانمان غەڵەت ئەو سەتا بیستەی کە دروستیش بۆ ئەوانیشیان هەموو زاڵمنی بارودۆخی ژیان وای لێ کردوون ناچار بن لەگەڵ ڕەوتەکە بڕۆن و ڕەگەڵکەون ئیبن خەلدون کە باسی زۆڵم دەکات شتێک هەیە لە بیناکازەکان دادەندرێت ئەلەرمی پێ دەڵێن مهندیسماندایە لێرە کەسێک هەنزی ئاگادارکردنەوە کاتێک دووکەڵێک شتێکی نامۆ دەویستی جەڕەز لێ دەدا ابن خەلدون قسەیەکی زۆر جوانی هەیە ناونیشانێکی ڕێخستۆ بە ناوی ئین الظلم مؤذن بخراب العمران مؤذن لە زمانی عەرەبی بەمانە ئاگادارکردنەوەیە زەنگە دەڵێ هەر کاتێک زۆڵم کرا ناو کۆمەڵگا سەرەتای زەنگێک هێمایەکی مەترسیدارە بۆ لە ناوچوونی کۆمەڵگا جا دێمە سەر ئەوەی لە کوردەواری شتێک هەیە دەڵێ هەموو شتێک لە ئەستووری لە باریشی دەبسێ بەڵام زۆڵم لە ئەستووری قسە زۆر دەبوترێت دەسەڵاتی زاڵم لەناو دەچێت بەس بۆ ئەوی دەسەڵاتەر بەردەوامە دێمە سەر ابن خەلدون ئەوشی بۆ مقالەزە کردووی زۆر قسە لەسەر بێهیوایی کرا خەڵک بێئومێدە ابن خەلدون لە یەکەم قسەی ئەو بابەتە دەڵێت دەڵێت فإن الاعتداء على أموال الناس ذاهب بأعمالهم دەڵێت دەستدرێژیکردنە سەر مڵک و ماڵ و سامانی خەڵک یەکەم شت کە دروستەکات بێهیوایی خەڵکە چونکە خەڵک بێهیوا دەبێت دەڵێت تاسپیش بکەم هەرچی بکەم نەتیجەکەی مایەپوچ و بێئاکامبوونە دوای ئەوە دەڵێ ئەگەر خەڵک دانیشت کەسابەتی نەکرد کۆمەڵگا بەرەو وێرانە هەنگاو دوای دێت نمونەیەکی زۆر جوان باسەکە جەنابی مامۆستا لەو ڕۆژانە پەرلەمانتارێک ڕاوێژێش پێ کردوم وتی لە دانیشتەکەی پەرلەمان کە دیوانداری سەرۆکایەتی حکوومەت کرا قسەکانم چۆن بەڵۆ نەبوو بۆ تو باید چی دەبێت لە دوو دەقا ئەمن بامە لە شوێنی باڕستان ئەو نمونەیەکی ئێستا بۆ ئێوە باسیکەم بۆ وان باس ابن خەلدون لە باسی زۆڵم دەڵێت لە سەردەمی بیلادی فڕس پاشایەکە بووە ناوی بەهرامی کوڕی بەهرام ڕئیسی کاهینەکانی ئەو کات ناوی موبیدان دەڵێ ڕۆژێک موبیدان لەگەڵ پاشا بەهرام ڕێدەکەوت بەناو دارستانێکدا گوزەر دەکەن پیاسەیەکە دەڵێ گوێیان لە دەنجی کوندەپوپوویەک دەبێت باڵندێک دەڵێ پاشا دەپرسێت موبیدان ئایا تۆ لە زمانی باڵندەکان دەگەی ئەویش دەڵێ بەڵێ بۆ باڵندە دەڵێ چی وەڵا ئەوە تووشی داوی خۆشەویستی بووە چۆن تی حەزی لە باڵندەیەکی ڕگەزی بەرامبەرێتی بچۆتە داخوازی و شەڕتێکی قورسی لەسەردانەوە شەڕتەکەی چییە گوتی دەڵێ دەبی 20 گوندم بۆ کاوەکەی ئەی گوتی وەڵامی چ بووە تی قبوڵی کردووە چۆن قبوڵی کردووە وەڵام گوتوویەتی ئەگەر سەردەمی پاشا بەهرام بەردەوام بێت 20 گوند 30,000 گوندت بۆ کاوەکە ابن خەلدون دەڵێ موبیدان زۆر بەباشی توانی ڕئیسی وڵات و سوڵتانی ئەو کات تێبگەێنێت کە لەژێر دەسەڵات و چەتری ئەو چ زوڵمێک بڵاو ڕۆتەوە دەڵێ پاشا پێی گوت مەبەستت چییە پێی گوت جەنابی فەرمانڕەوا لەژێر چەتری حکمی تۆ زوڵم هەیە ناعەدالەتی هەیە نادارپەروەری هەیە ستەم لە خەڵکەکرێت ماڵی خەڵک داگیر دەکرێت تی چ بکەم پێویستە بەخۆت دابچیەوە عەدالەت بکەیت چاکسازی بکەیت فیعلاً دەڵێ داچوونەوەی کرد و کۆمەڵێک بڕیاری گرنگی دەکرێت
دوای ابن خەلدون لێرە قسەیەک دەکات دوای ئەم موزوع دەڵێ وا گومان مەبە کە زۆر جار دەولەی معتەدیە هەیە دەولەی معتەدیە ئەمە دەتوانین ئێستا بڵێن دەوڵەتی هەرێمی کوردستان دەوڵەتێکی معتەدیە بەڵێ اعتیدا دەکات بۆ سەر خەڵک دەڵێ دەوڵەتی اعتیدا دەکات بەڵام هەر دەژمێنێت لە وادەی طەبیعی خۆی ئەو وادە طەبیعیە کە قەوانینی طەبیعەت بۆ دەسەڵاتێکی زاڵم دیاری کردووە چونکە دەولەة العەدلی تەدوم وإن كان كافرا دولة الظلم تزول وإن كان مسلما أساس بنەمای مانەوەی هەرمۆکێک بریتیە لە عەدالەت و دادپەروەری ئەگەر دەوڵەتێک عادل بوو دەمێنێ ئەگەر دەوڵەتێک زاڵم بوو نامێنێت با ئەو مسلمان ببووی شتا ببێت بەس دەڵێ زۆر جار وا ڕێک دەکەوێت لە هەندێک کۆمەڵگا پیاوێکی چەند دەقیق بووە ئیبن خەلدون کە دەسەڵاتێکی زاڵم لە وادەی طەبیعی خۆی زیاتر هەڵدەکشێت دەڵێ لە بەردوو هۆکار دوارم تەرکیستان دەکەین دەڵێ لە هەندێک وڵات جاروایە زوڵم بڵاو دەبێتەوە بەس بەهۆی فراوانبوونی دەوڵەتەکە و زۆر بڵاو نەبوونەوەی زوڵمەکە جارێ ماوەیەکی دەوێت تاوەکو کاریگەریەکانی بەسەر کۆی جونگەکانی ژیان دەردەکەوێت بۆیە لێرەدا دەڵێ دەرفەتێک هەیە بۆ دەسەڵات ئەگەر وەک و پاشابەدان بە خۆی دابسێتەوە دەرفەتی تێ هەڵچوونەوە و قەرەبووکردنەوەی ڕابردوو هەیە حاڵەتی دووەمیان ئەوەیە زەمینە نەڕەخساوە بەدیل دروست نەبووە بەدیل جەنابی مامۆستا ئومێدوارم ئەگەر ئایەتەکەم بڵەت خوێن دۆ شتێک بۆم باش بکەین خی گەورە باسی مەوتی سولەیمانەکە مامۆستا دەڵێ فەلەمما قەضەینا عەلا مەوتیه ما دلهم فلما قضينا عليه ما دلهم على موته إلا دابة الأرض تأكل من سأته طبعا زەدەلێکی زۆر لە بین مفەسرین هەیە لەسەر تەفسیرکردنی ئەو ئایەتە خوای گەورە باسی مردنی سلێمان دەکات پێغەمبەر درودی خوای لەسەر بێت طبعا جن ئەو کاتە مسەخەر بۆ سلەیمان ئیدعای ئەوەیان کردووە کە غەیبیان زانیوە سلێمان پێغەمبەریش ڕای سپاردوون کۆمەڵە کاری زۆر قورسی پێکردوون لە بەردەمیان وەستاوە بۆچانێکی پێ بووە پاڵی داوەتە سەر بۆچانەکەی دەڵێ ماوەیەکی زۆر حەزرەتی سلێمان مردووە بەڵام جنەکان پێیان نەزانیوە کە مردووە حتا تأكل من سەته دەڵێ تەنها کەسێک زانیت دابەی ئەڕز بڕۆنە سەر تەفسیر و مفەسرین بۆوە تەفسیرەکرێت بەڵێ ئەو ئەرزەی کە بۆچانەکەی لەسەر چەقاندووە ئەوە دابەی ئەڕزەکەیە